سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش لە هەینێکی تر پێتان دەگەینەوە لە ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبەکان. ئەم هەینە کتێبی ژمارە 11 بۆ ئێوەی بەڕێز دەخەینە ڕوو کە کتێبێکی زۆر بەسوودە، کتێبێکی نوێیە. ناونیشانەکەی بە زمانی ئینگلیزی دەبێتە Talk to your body and heal، واتە قسە لەگەڵ جەستەی خۆت بکە و ساڕێژ ببە یان چارەسەر بە و باشتر بە. ئەم کتێبە بەڕاستی دوای ئەوەی کە خۆشم خوێنمەوە زۆر سوودم لێبینی و بە زمانێکی سادە و بە چەند هەنگاوێکی زۆر پراکتیکی دەتوانێت ئاراستەی خۆدواندن، قسەکردن و گفتوگۆکردن لەگەڵ جەستەی خۆت بگۆڕی بە مەبەستی ئەوەی کە زۆرێک لەو کێشانەی کە تووشت دەبن، کێشەی دەرونی بێ یان تەندروستی بێ یان کەسی بێ، چارەسەر بن. ئەگەر بمانەوێت ئەو کتێبە بۆ بەڕێز بخوت بکەینەوە، دەکرێت لە چەند خاڵێکدا بابەتە گرنگەکانی نێو کتێبەکە بۆ ئێوەی بەڕێز بخەینە ڕوو، پاشان ئەوەی بیستی زیاتر بخوێنێتەوە لینکی کتێبە دەنجیەکە بە زمانی ئینگلیزی لە کۆمنتی ئەو یوتیوبە دادنێ. بەڕێزان، ئەو کتێبە باس لەوە دەکات کە چۆن مرۆڤ دەتوانێت دووبارە متمانە بەدەست بهێنێتەوە لەگەڵ جەستەی خۆی و هەروەها چۆنیش گفتوگۆکردنی ناوخۆیی واتە خودی لەگەڵ خۆت دەبێتە هۆی چالاکترکردن و کاراترکردنی پرۆسەی ساڕێژبوون و باشتربوون و بەرەو پێشچوون. چەند خاڵێک دەخەینە ڕوو. خاڵی یەکەم ئەوەیە کە دەبێ هەمومان لەوە تێبگەین کە جەستەمان گوێمان لێ دەگرێت، لەوە تێبگەین کە جەستەی ئێمە گوێ لە قسەکردن و لە دیالۆگ و لە گفتوگۆ خۆمان دەگرێت کە ئێمە بە خۆمانی دەڵێن. جەستە هەڵناستێ بە شیکردنەوەی ئەو زمانە کە تۆ لەگەڵی بەکاردێنی، بەڵکو گوێڕایەڵت دەبێت. هەر چۆنێک تۆ قسەی لەگەڵ بکەی، ئەو گوێڕایەڵی ئەو فەرمان و داخوازیانە دەبێ کە تۆ پێی دەڵێ، ناچێ بە دوای شیکردنەوەدا. بۆیە ئاگادار بە کە بە چ زمانێک، بە چ زارێک، بە چ شێوازێک بیرکردنەوەیەک لەگەڵ خۆت دەدوێی، چونکە جەستە گوێی لێتە، جەستە گوێڕایەڵتە. خاڵی دووەم زۆر گرنگە. ئێمە ئەگەر بمانەوێت بەرەو باشتر بڕۆین، دەبێ ئەو جەنگە، ڕاگەیاندنی جەنگ لەگەڵ جەستەی خۆمان ڕابگرین. تۆ ناکرێ هەر نیشانەیەک هەبوو، نیشانەی ترس بوو، دڵڕاوچێی بوو یان هەر شتێکی تر بچی لەگەڵی بجەنگی، بەڵکو دەبێ هەوڵ بدەی لە هۆکارەکەی بکۆڵیەوە، بچی چارەسەری بکری و ڕێگری لێ بکەی و نەیهێڵی. چونکە ئەگەر هەرچەند ئەتۆ لەگەڵی بجەنگی، ئەوە بیرۆکەی مەترسیداربوونی ئەو هەستە کاتیە بەهێزتر دەکەی لە لای خۆتا، کەواتە تۆ بوەستە لەوەی شەڕ لەگەر جەستەی خۆت ڕابگەێنی. کاتێک کە ئێمە نیشانەیەک لە جەستەمان، لە دەروونمان، لە هەڵسوکەوتمان دەردەکەوێ، دەبێ ئەو نیشانانە وەکو فیدباک تەمەشا بکەین، نەک وەکو ئازار و وەکو سزا. بۆ نمونە تۆ ئاسوودەییەکت هەیە، بۆ نمونە ئازارێکت هەیە، تۆ نابێ ئەوە وەکو سزایەک بۆ خۆت، وەکو ئەشکەنجەیەک بۆ خۆت سیر بکەی، بەڵکو وەکو ئاماژەیەکە کە جەستەی تۆ پێویستی بە سەرنج و بە گرنگی پێدان و بە بایەخی زیاترە. کەواتە سیرکردنی نیشانە وەکو فیدباک ئەوە یەکێکە لەو هەنگاوانەی کە دەتوانین دەستی پێ بکەین. شێوازێکی تر و هەنگاوێکی تری باشتر خۆدواندن و قسەکردن لەگەڵ جەستەی خۆمان ئەوەیە ئێمە شێوازی بیرکردنەوەی ژیری هێمن بەکاربێنین. واتە ئەتۆ نابێ وەکو ئامێر
وەکو ئامرازێک وەکو مەشین مەکینەیەک لەگەڵ جەستەی خۆتدا کار بکەی و ناچاری بکەی بە زۆر کارکردن، بەڵکو دەکرێت وەکو قوتابیەکی گوێڕایەڵ سەیری بکەی کە دەتوانێت ئەو ڕێنمایانەی پێدەدەی جێبەجێی بکە. بۆیە وەکو مەکینە لەگەڵ جەستەتدا مامەڵە مەکە، بەڵکو وەکو قوتابیەکی گوێگر، وەکو قوتابیەکی گوێڕایەڵ. خاڵێکی تری گرنگ لێرەدا ئەوەیە کە دەبێ ئەو پرۆگرامی خوێندنەی کە بۆ خۆتت داناوە لەگەڵ جەستەت گۆڕانکاری بەسەردا بێ. دەبێ ئەو شێوازی خۆدواندن و گفتوگۆکردنە خودیە لە ترس و لە دڵەڕاوچێوە بگۆڕی بۆ تەندروستی و سەلامەتی و متمانە بەخۆبوون. ئەمەش وا دەکا کاردانەوەی جەستەت، کاردانەوەی لەشت بگۆڕێ بەرامبەر ئەو قسان. ئەگەر دەتەوێ بە شێوەیەک مامەڵە لەگەڵ جەستەتدا بکەوێتە ژێر کۆنترۆڵ و ژێر ڕچێفی خۆت، دەبێت دەسەڵاتێکی هێمن لەگەڵی بەکاربێنی، واتە بەڕێزەوە لەگەڵ جەستەی خۆت هەڵسوکەوت بکەیت، بەڕێزەوە لەگەڵ جەستە و ناخی خۆت بدوێی. ئینجا دەتوانی ئەو کارە بەدەستبێنی زڵەوی کۆنترۆڵەکە لە دەست خۆت بێ و بیخەیتە ژێر ڕچێفی خۆت، نەک بە شێوەیەک بێ ترس و تۆقین و بێئومێدی و بێهیوایی بێ. کاتە ئەو شێوازی کۆنترۆڵکردنە لەو شێوازی قسەکردن و پەیوەندیە دروست دەبێ کە تۆ لەگەڵ جەستە و لەگەڵ دەرونی خۆتدا جێبەجێ دەکەی. خاڵێکی تری گرنگ لە کتێبەکەدا ئەوەیە کە تۆ ناکرێ هەموو شتەکان بەیەکەوە بەپەلەپەل، دەبێ ئەو ڕیتمەی خۆت تۆزێک هێواش بکەیتەوە کاتێک قسەی لەگەڵ دەکەیت، چونکە کە تۆ بەپەلەپەل بی ئەو ئاماژەیە بۆ هەڕەشە، ئاماژەیە بۆ ترس و تۆقاندن زیاتر وەک لەوەی بۆ هێورکردنەوە و بۆ باشتر بوون بێ. بۆیە ڕتمی قسەکردنی شت هێواش و خاو بکەوە، چونکە کاتێک کە تۆ بە هێواشی بە خاوی قسە لەگەڵ جەستەت دەکەی، لەگەڵ دەرونی خۆت دەکەی، ئەو کاتە ئیعازێک فەرمانێکی ئاسوودەیی ئارامی دەبەخشی بە جەستەتدا و ئەویش بەو شێوەیە وەری دەگرێ و سیستەمی دەمارەکانیشت بەو شێوەیە هێور و خاوتر دەبێتەوە. زۆر گرنگە تۆ گۆڕانکاری لەو فەرمان و داخوازی و زمانە بکەی کە تۆ لەگەڵ خۆت پێی دەدوی. بۆ نمونە تۆ لە جیاتی ئەوەی بڵێ من دەبێ ئەوە بوەستێنم بەو شێوەیە بە فەرمانێکی ڕق قسە بکەی، دەکرێت لەگەڵ جەستەتدا بەو شێوەیە وەکو هاوڕێیەک بدوێی، من هەستت پێ دەکەم، من گوێدا تۆ دەگرم، وا بیر لە نیشانەکان دەکەمەوە، بۆیە کارێکی جدی دەکەم بۆ ئەوەی ڕێگری بکەم لە دووبارە بوونەوەی ئەو کار و کردەوانەی کە دەبنە هۆی ئازاردانی تۆ. زۆر گرنگە تۆ ئەو یادەوەریە زۆرە خەزنکراوەی کە هەتا هەوڵ بدەی بەڕەڵای بکەی، هەوڵ بدەی بێتە دەرەوە، نەک تەنها قەفەی بکەی و کپی بکەی، چونکە ئەو هەست و سۆزانەی کە لە ڕووی هزریەوە پرۆسس ناکرێن، چارەسەر ناکرێن، ئەوە بە شێوەیەکی فیزیکی لەناو جەستەتدا حەبس دەبن، نایەنە دەرەوە و ڕەنگە دواتر ببن بە گرێ، باشتر وایە بهێڵی بێنە دەرەوە، دەریان ببڕی، بە نووسین بێ، بە قسەکردن بێ لەگەڵ خۆت، یان بە هەر شێوەیەکی تر بێ. لەبیرت بێ هەر کاتێکیش ئەو یادەوەریە ناخۆشانە ئەگەر ناخۆش بوون و لای خۆت دادناون کە بیریان لێ دەکەیەوە، نابێ بە هەمان ئازاردا تێت بپەڕێنێتەوە. دەکرێ بیری لێ بکەیەوە، بەڵام بۆ تێپەڕاندنی، نەک بۆ ئەوەی دووبارە ئازار و ئەشکەنجەی خۆشت بدەیەوە.
خاڵێکی گرنگی تر کە لە کتێبەکەدا باس کراوە ئەویش لە زۆربەی کتێبەکانی تری پەرەپێدانی خودی و کشەپێدانی مرۆییدا باس کراوە ئەوەیە ڕۆتینی ڕۆژانەی خۆمان جێبەجێ بکەین. ڕۆژانە چەند خولەکێکیش بێ بۆ خۆمان و بۆ جەستەی خۆمان تەرخان بکەین کە بزانین ئەو سترێسە زۆرە بەردەوامەی لە سەرێتی کەمی بکەینەوە و تۆزێک هێور و خاوی بکەینەوە. خاڵێکی تری گرنگ لە کتێبەکەدا ئەوەیە بەڕاستی کاتی پێشخەوتن، پەیوەندی پێشخەوتنی خۆت دەبێ گۆڕانکاری تێدا بکەیت، چونکە بەڕاستی ئەو گفتوگۆیەی کۆتایی ڕۆژەکە زۆر زۆر گرنگە، زۆر کاریگەری هەیە. دەبێ ئەو کاتەی پێشخەوتن چەند خولەکێک پێشخەوتن و ئەو گفتوگۆیە لەگەڵ خۆت دەکەی بە شێوەیەک بێ ئاراستەکەی بەرەو چارەسەر بێ تاکۆ ئەتۆ لە کاتی خەوتندا جەستە کار لەسەر باشتربوون بکاتەوە، چکە ئەو ئاخر شتە کە جێی لە تۆ دەبێ کە جێی لە ناخی تۆ دەبێ. بۆیە دەبێ ڕێگەی پێ بدەی لە کاتی خەوتندا کار لەسەر چاکترکردنت بکە. بۆیە گفتوگۆی پێشخەوتن لەگەڵ ناخی خۆت و لەگەڵ جەستەی خۆت دەبێ زۆر گرنگی پێ بدرێت. دەبێ لە بیریشمان بێ کە ئێمە دەڵێن متمانە لەگەڵ جەستە و لەگەڵ دەرونی خۆمان دروست دەکەینەوە، ئەوە پرۆسەیەکی هەنگاو بە هەنگاوە، ناکرێت لە پڕێکا دروست بێ. دەبێ ئەوە پێویستی بە بەرنامە و بە جێگیری و بە بەردەوامی هەیە، چونکە ناکرێت تۆ یەک جار زۆر فشار لەسەر خۆت بکەی بۆ ئەوەی متمانە بکەڕێت. نەخێر، متمانە دروست دەبێتەوە، بنیاد دەدرێتەوە خشت بە خشت، پێ بە پێ، هەنگاو بە هەنگاو. بۆیە زۆر جاریش گرنگی بەوە دەدرێ کە جێگیری و بەردەوامی گرنگترە لە چڕی و زۆری کارکردن لە یەک کاتدا. بۆیە ئەو کردەوە و کار و ڕەفتارانەی کە ڕۆژانە ئەگەر بچووکیش بن ئەنجامی دەدەی، کاریگەریان زۆر زیاتر دەبێت لەسەر جەستە و لەسەر دەرونی خۆشت. زۆر گرنگە تۆ هاوڕێیەتی و هاوپەیمانێتی لەگەڵ جەستەی خۆت و دەرونی خۆت نوێ بکەیتەوە، چکە دەڵێن زۆر جار مرۆڤەکان وەکو مەکینە، وەکو ئامێر هەڵس و کەوت لەگەڵ جەستە و لەگەڵ دەرونیان دەکەن و زەختێکی زۆری لێ دەکەن. لەبیرتان بێ جەستەی مرۆڤیش دەرونی مرۆڤیش سنووری هەیە، بۆیە سنوورەکانی تێمەپەڕێنە تاکو بتوانی زۆرترین کات لە خزمەتتدا بێ و زۆرترین کاتیش گێڕایەڵت بێ. بۆیە بەڕێزەوە ئەو پەیوەندیە لەگەڵی نوێ بکەوە، شێوازی دواندن و شێوازی پەیوەندیکردنت لەگەڵی تا پێداچوونەوەی بۆ بکە. لە کۆتاییدا ئەگەر بمانەیە بە چەند خاڵێکی زۆر کورت لەو کتێبە پوختی بکەینەوە، ئەوەیە لەوە تێبگەین کە جەستەی تۆ دوژمنت نییە، بەڵکو قوتابی تۆیە. هەرچەندە تۆ باشتر لەگەڵی بدوێی، ئەو باشتر قسەکانت لێ وەردەگرێ و ئەو زیاتر لێتەوە فێر دەبێ و هەروەها جۆڕایەڵیشت دەبێ. جەستەی تۆ قوتابی تۆیە، نەک دوژمنی تۆ. لەبیرت بێ جەستەی تۆ ناکرێ تۆ بڵێ ئەو بۆ خۆی دەزانێ من چم دەوێ، لە مێشکی مندایە چم دەوێ. نەخێر، پێویستی بە خۆ دواندنە، پێویستی بە قسەکردنە، پێویستی بە بیرهێنانەوەیە، وەکو هەر زیندەوەرێکی تر، وەکو هەر شتێکی تر، پێویستی بە دووبارەکردنەوە و بە لەگەڵ دواندنە بە شێوەیەکی گونجاو. لەبیرت بێ نیشانەکان ئەوانە هێرش نین، بەڵکو ئەوە پەیوەندیە لە نێوان جەستە و خودی تۆدا. کە جەستە شتێکی لێ دەردەکەوێت کە دەروون نائارام دەبێ، بزانە ئەوە نیشانەیەکە کە تۆ یان بژێت خستووە یان شتێک داوا دەکالێت. بۆیە وەکو فیدباک سەیری بکە. لەبیرت بێ
کە جەستە لە ژینگەیەک چا نابێ کە دژمنکارانە بێ. جەستە یان دەروون لە شوێنێک چا نابێ، لە ژینگەیەک چا نابێ کە دژمنکارانە بێ و شەڕانگێزانە بێ و توند بێ لەگەڵیدا ڕق بێ، بەڵکو لە ژینگەیەک چا دەبێ کە ئارام بێ، لە ژینگەیەک چا دەبێ کە شێوازی قسەکردنی ڕێزدارانە بێ، هەروەها بە گوێگرانە بێ و هەروەها بونیادنەرانەش بێ و ئەریری بێ وەکو دەڵێ. لە کۆتاییشدا ئەوەیە کە تەندروستی و دەروندروستی و جەستە دروستی پێویستە بسەلمێنرێ نەک تەنها ڕابگەیەندرێ، کەواتە پێویستی بە کردارە نەک تەنها گوتار و قسەکردن. هیوادارم ئەو کتێبەش هاوشێوەی کتێبەکانی تر سوودی هەبێ بۆ ئێوەی بەڕێز ئەوەی دەیەوێت زیاتر بخوێنێتەوە دەکرێت لەو کتێبە یان لەو ناونیشانە بگەڕێ و لینکەکەشی دادەنێ. سپاس بۆ جێگرتنتان بۆ هەفتەی 11 لەسەر یەک لەگەڵ ئێوەی بەڕێز بوون بۆ خستنەڕووی پوختەی کتێبی ژمارە 11 لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. سپاس بۆ جێگرتنتان، بە هیوای هەینێکی خۆش بۆ هەموو لایەک. ئاگاداری خۆتان بن.